بەدوای زولفی خاوی تۆ ئەسیرم مەکە بێبەش لە عشقی خۆت فەقیرم ئەگەر چی تۆ شکاندت شیشەی دڵم بەڵام گوڵم هەرگز ناچی لەبیرم. سڵاوێکی لێوڕێژ لە عشق و ئەوین و خۆشەویستی پێشکەش بەیەوە بینەرانی هێژە ئەو جاریش هاتوین بۆ گوندێکی دیکە کە سەر بە شاری بانەیە ئەم گوندە جوانە ناوی وشکە دەرەیە کە لە 40 ماڵ و زیاتر لە 300 کەس پێک هاتووە. جا نازانین بۆچی ئەم گوندە ناوی وشکە دەرەیە ئەڕۆینە ناو گوندەکەەوە بابزانین چۆنا و چۆنا ئەم گوندە لە ڕێگای شوێ و بۆی دەچی ینی گوندەکانی سەجار و نژۆ لە ڕێگای ئەم گوندە جوانەوە بۆیەچێت جا بابڕۆین ناو دێکار دانیشتوەکانی بناسین و زیاتر لەگەڵیان قسە بکەین هاوڕێمان بنازیزان. دادگیان سڵاو. دادگیان باشی سەلامت یخوا بەخێرەی سەر ئەوە لێرە دانیشتوی بەتەنە چیەکەی؟ وەڵای توزان بێکارم. کاروباری ماڵە تەواو بووە؟ ئەرە وەڵای تەواو بووە. باشە بچکۆلە کێ لەگەڵ؟ وەڵا کچمە. کەوایە زواجی کردووە؟ بەڵێ. چەند ساڵە؟ وەڵا 3 ساڵە. دەی باشە ئەی پێم بڵێ هەر بووکی ئێرە یا لە شوێنێکی ترەوە هات؟ نەوەڵا لە شوێنی کترا هاتم بۆ ئێرە. لە چ دەیەکەوە یا شارێکەوە؟ وەڵا لە ئاڵۆتەوە. ئاڵۆت؟ جا خۆت بە من بناسێنە بابزانم ناوە چییە؟ ناوم ئاشتیەوە. ئاشتی ناوەکەشە زۆر خۆشە. دادا ئاشتیگیان ئەو بچکۆلە ناوی چییە؟ ئاڵا. ئاڵاگیانت هەر لێرە بووە؟ بەڵێ. بێهداشت و شتەی لێیە؟ بێداش لە ساوان لێتی لێرە لێ نییە. یعنی ئەگەر کەسێک کێشەیەکی بێ نەخۆشیەکی بێ ناخۆش ئەحواڵ بێ ئەشێ بچێ بۆ ساوان؟ بەڵێ ساوان شوێ. یعنی ئێرە دوکتر و پەرستار و ماما و شتی وای لێ نییە؟ وەڵای شتێک. دەی باشە باسی چێشت و خواردەمەنیەکانم بۆ بکە شتێکی تایبەت هەیە لێرە گیایەک شتێکە بیکەی بە چێشت؟ وەڵای گیا نەوەڵاو زۆر گیانی لێ نییە. ئەی بۆ نانکڕین و شتە چن بۆ کوێ؟ بۆ لای شوێ و خواجامیر. ئەی کەس لێرە وانییە کە تەنووردا بنێت و نان بکات و نانی خۆماڵی و بۆ خۆمانانی خۆمانەکەین. ئەی ئاردوو گەنموشتەکەی لەکوێوە هێنن خۆتان مەزراتان هەیە بۆ گەنموشتە؟ مەزرعە شتەمان نییە. هەیتە ئیکڕنگ ئاردەکە. دێ باشە من کە بەلای ماڵەکانە ئەڕۆشتم لولەکەشی گازی بوو لە کەیەکەوە گازتان هەیە؟ من خەبەرم نییە وەڵام وەختە لێرە نەبوو گازی لێ بووە. کەوایە لە مێژە؟ لە مێژە لێتی. دێ باشە ئاشتی خانمگیان با من کاتت نەگرم هیوادارم کامیشە سەرکەوتوبی لەگەڵم بچکۆ لە جوانەتە خۆ حافیزە بێ. کاکی گیان باشیش گوڵ خۆت بناسێنە؟ من حسێنم لە ئاوای ساوانەوە. خەڵکی ئێرە نی؟ نەخێ خەڵکی ئێرە نیم. لەکوێوە هاتووی بۆ کوێ ڕۆی ئەو بارە چییە پێت؟ ڕاوە لە ماسەشۆی بووم بارە ماسەم هێناوە بۆ ماڵێکی ئێرە بۆشتێرە. یعنی خەریکی دروستکردنی ماڵوشتن؟ ماڵەکانی ئێرەکەی بینێم زۆریان بەبەردا زۆریشیان هەراوە بە نیوەچڵی گڵ و شتی وایە ئیسا وا بووە کە ینی دروستی بکەنەوە؟ وەڵا هەروە تازە 1-2 ساڵە بەو شێوە ینی بە شناژشتە دروستەکە هێنا قڕوبەر بۆ لێرە بەڵام ئێستا 1-2 ساڵە ئەوەی کارەکە بە شناژ و بە سیمان و بەردوشتەدایە. ئەوانەوە بە گڵ و دار و بەردوشتەیە کێشەی سەرمان نییە بۆ زمسان؟ بۆ سەرمان نەخێ چون بۆ زستان گەرمە بۆ هاوێنیش فێنکە باودارچن. دێ باشە ئەوم پێ بڵێ کە ئێوە چۆناوچۆنە لێرەوە دێن بۆ ئێرە هاوڕێتان هەیە چیەکەن ئێوارانە شەوانە بەیەکۆ دانیشن جەمەبوونەوەتان هەیە؟ وەڵای ئێمە چون
دراوسێت دێن ئەکسەریان هەروە خزم و دۆست و هەمان یانی ئێتە کاریشتەکان ژێرە تراکتۆری لێنی ئێمە دێن کاریشتەکانیان بۆ بکەین لە وەختی بێکاریشە بە فروشتە ببارێت ئەم جار دەست بە گۆرەوی بازی وشتە و ئاموشە و دێنی وەشتە ناکەین بەڵێ ینی هاوڕێت هەیە لێرە دانیشن گۆرەوی بازی وشتە بکەن شێوی لە پێکەوە دابنیشن تقریبان بەڵام هەمویان درۆم نەکردوە هەمویان هاوڕێ دەی زۆر چاکە ئێگەر هات و تراکتۆرەکەت کێشەیەکی بۆ پێش هات تعمیرکاری لێ ئێرە نەخەی لێرە لێنیە لە بانەوە دێن بەڵام من خۆم لە سەقزەوە تعمیرکارم بۆ دێن چون کاریشیان جوانترە و هەرزانتریش بە نسبەت بانەوە کارەکەن دەی زۆر چاکە کاکیگەم بڕۆ بە ئیشەکەت بگە بامنیش بڕۆ خواهشەکەم خوا حافیزە بێ خوا حافیزە بێ سەرچاو دایگیان سڵاوە لێبێ باشیش کوور من بێم ئالێرە دانیشم باشیش سلامەتی بە قوربان چیەکێ خەریکی چیت وەڵا جا خەریکی کاری ماڵین و خەریکی ئەی هاتووی بۆ سەرم کانیا ئەم دەبانە گشتینەوەیە وەڵای ماڵی کچەکەم و ماڵی بکوڕەکەم ی خۆم کوڕ کچت کە وایە لێرن لێرە وەڵا چەند کوڕ و چەند کچت هەیە وەڵا چوار کچم هەن و دوو کوڕ ئەو خرتۆڵک چییە لە باوشتان وەڵاوەنەوەیە کچەزایە یا کوڕەزایە وەڵا کوڕەزایە کوڕەزاکانە زۆرتر خۆشەوە یا کچەزاکان وەڵا پێیان من فەرقیان پێ ناکەم کچەزا شتێکەوە هەرا وەڵا هەم دەی باشە دایگیان پێم بڵێ بە ڕۆژا خەریکی چیەکەی کاری ماڵەکەی خەریکی چێشت و شتێ خەریکی کاری ماڵ جا کاری ماڵ هەمووی نەظافەتی ماڵ بۆ خۆ دەزانی چییە بچنی ئەی هاوسەرەکەتان خەریکی چییە وەڵا هەم باڵە ئەی زەمین و شتیواتان نییە هەیە شتێنە وەڵا فەقەت ئەو ماڵم هەیە کە تێدانیشت باشە ئیشەڵا لەشتان ساغ بەدایگیان کەمێک لەو ئاوە باسم بە باسی ئەو ئاوم بۆ بکە بزانم ئەو ئاوە چییە ئەڵێن زۆر ئاوێکی زۆر بەتامە بۆ چایی و بۆ خواردنەوە و بۆ سەنگە کولیە و ئێمەوە هەوڵبارمانە هاتوین و دەڵێن ئاوێکی تەمیزە و خاوێن و بەڵغینی و جوان و ئیتە وەڵا ئەمزەوە ئەمڕۆ هەوڵبارمانەوە هاتوین ئەڵەن بۆ چای زۆر بەتامە وایە بۆ خواردنەوە زۆر بەتەمە بڵێ باشە خۆیەوە لێرن ئەی چۆن ئەوەڵبارتانە دێن بۆ سەرمکانیە وەڵا باقی کوڕەکەم ڕۆژێکی کاتووە لەو دامێنەوە ئاوی لێ تێکردووە ئینایتەن ئێ من ئەوە هەوە ڕۆژمان ئەها کەوایە کانی تریشی لێ جگە لەمکانیە ناوشتی کردوە هەر ئەوە بۆ وشتی کردوە دەڵێ ئەها دەی باشە دایگیان تۆش دەبەکانە پڕکە و بە زوو بگەڕێتەوە ماڵۆ زۆر زۆر خوشحاڵ بووم بەناسیین بێ یەخوا بران نمرێ ئێمەش خۆشحاڵین بێ ئێوە بە خود زۆر سپاس خوات لەگەڵ خوا حافیزە بێ گیان باشی؟ سلااو باشیش کرد فەرموو حەزم نییە باشی سلامەتی باشیش لەکوێ تەشریف و یاخوا بەخێرێن خۆش بیاخوا ئێوە باشن زۆر سەرمامی سەر ئەرە وەڵا سار دەیترەوە کەمکەم بەرەو سەرما ڕات و باەکی زۆر قورسیشی دێ لێرەوان ئێرە زۆر ساردە کوێستانە کوێستانەکانی کەوای زۆر سار دەبێوانی ینی زۆر ساردن ئەرە وەڵا ئەی بەهارەکانی پێم وابە ئیتر زۆر خۆشە چون بەرەو سەردەشت و بانەیە خۆشە بەهارەکانی وەندە خۆشن جێ خاڵی زۆر خۆشن بەهارەکان پورێ گیانجا بۆ یەکی زۆر خۆشیش لێ بێ وابزانم ئەتری گوڵەوە بۆنت خۆشە ئەرە وەڵا حەتری گوڵە ئەی هەمیشە ئاوا بۆن خۆش و سیخمەی جوان لە بەرەکەیت و خۆ دەڕازێنیت بەخواتێ بە وەختە وەختی ئادستانەوە زۆر سەرمان بۆ هاتم لەبەرم کردیوە و سەرمی بۆ شاییەکانتان هەراوە گشتی جلی کوردی لەبەرەکەن و کوڕەکانتان کاو پاسۆڵی جوان و جلی کوردی لەبەر دەکەین و ئەرە وەڵا لیباسی کوردی کوڕەکانمان لیباسی کوردی لەبەر دەکەن و بۆ خۆمان لیباسی کوردی لەبەرەکەن و سەر و دەسماڵی بەسەرادەین و ئەوی پیر بێ و بەناچوو بێ لە هینێ بە خۆڵادا چارەکەی بە کۆڵا چارەکەی لە خۆی گوڵنگەی پیادەگرێ و میخەکی لێدا لە ئەم کارانتان بۆ کاژن هەیە لێرەوە بڵین ئەو نەدەستڕەنگین بێت لەچکەکانتان بۆ چاک بکات و هەیەرە وەڵا هەیە و لە شار و دەکرین و لە بازارەکان دەکرین و ئەی ئەو مێخەکە بۆن خۆشە جوانە چێژا من زۆر حەزیشم لە مێخەکە خۆش بیا خواوە نیە دەنگێکم هەیە بە قوربانم وەڵا کریمە
ئەی خۆت نایگریتۆ وڵا بەخۆم حوسەڵەم لێ نییە ئەوگەر ئاویشی لێبەی بۆکە ئەو نەیتر بڵاوە بێتەوە لێدەم جاجا لێدەم ئەڵم بابانەکە خۆش ئەوە نیاڵم بۆ نەخۆشە لەبەرەوە مێخەکە و عاتری گوڵوشتەیە بۆن خۆش بیت و تۆشەر ئەی ئەو موروشتە کەس نییە لەران خۆت قەت کاری وات نەکردووە ئەو کاتێک کە منە ئەو کاتێکە تازە پێگەیشتی و جەوام دەم ئێسش جوانی نانا جوانی ئێسش باش ماوی 6 ساڵم ئەمدا والله خۆ پێت ناخوا بخوا والله زۆر جوانتر دیاری دیبە قوربانم تۆ جوانی دەست خۆش بێ دڵە خۆشە بەخوا خۆشە والله خۆشە بێ تۆش دڵخۆش بێ خۆشە ناخۆشە ئاوای تر دنیاە و زمانەیە دڵ خۆشە بێ ناخۆشە بێ و کوڕا منداڵ مردنەوە برا مردنەوە تە سادوفە و تر ئەمانە خۆشی هەر لە ژیانە هەیە وەلەیتر نیامەشە دڵی بە خۆشیەکان گەرم بێت و وانە بەرەوەڵا وایە بەرەوەڵا دڵت خۆشە بێ و ناخۆشە بێ و نەخۆشە بێ و سەڵا کە قەت نەخۆش نابی لە ماڵەوە چەند سەرخێزانن ئەڵا لە ماڵەوە چواریم بەخۆمەوە ئەی کوڕۆتە یان کچتە سێ کچم هەن و چوار خوا بەزیاو بێک ئەی لەخوا لە بە قوربان ینی ئێستا فقط ماوەتەوە چوار نەفەروانە چوار نەفەرین عەرزت دەکەم بووکێکم و کوڕێکم کوڕە زاکەم بۆ خۆم چوار نەفەرین بووکەکە لەگەڵتا بووکەکەم لەگەڵما وڵا بووکی باشە چون بووکی ئێستا لەگەڵ خەزوو خەزورەی نابێوانە دەمێکە لەگەڵمە 23 ساڵە هێنامانە بووکی چاکە 23 ساڵە 23 ساڵە لەگەڵ نیاڵم پێت ناخوا لەبەر ئەوەیە بووکێکی 23 ساڵە کوڕەکە ژنیە ناوە 23 ساڵارە وەڵا کوڕەکەم کچی دابەشوو ئەی ماشەڵڵای لێبێ وەڵڵی ئەنجاوە کوڕەکەش وەختی ژنێتی و ئەنجا دووبارە ئەو کوڕی وانەوەکە شوشی کردووە ئەرێنەوەکەمشی کرۆ نەوەکەم منداڵیشی بووە نەوەیکیکەم نەتیجەت هەیە ئەرەوەڵا هەمە ماشەڵڵا لە تۆژی بە قوربانەدەم ئەرەوەڵا نەوەکەم کەوایە خێزانێکی گەورەتان هەیوانە بارەوەڵا بوومان زوو خێزانی گەورمان فەقیسە دێنەوە بۆ سەردانت وا بڵین دێنەوە گشتیان دانیشن و چێشتی خۆشیان بۆ لێن ئەڵێڕەڵا دێنەوە چێشتێش لێنین و دانیشن چاوی دەخۆن و میوەی دەخۆین و ئاوا میوانداریەکەین شەوانەی ئیزمسان چیەکەم پێکەوە دێنەوە ئەو کاکتە ئێرە وتت زۆر ساردەوانە کوێستانە کوێستانە زۆر مناڵەکانت جوان هاتوو چۆکەم بێنەوە بەڵە دێنەوەرەوەڵا دێنەوە کوڕایت بە ماشێنە جادە خۆشەوە ماشێنە وەزانی زمانی زۆر بەکەر و بار و بە سواری ئێستری بە سواری کەرێ ئێستا خۆش ئێستا دەکەڕەت چی شاری دێوانێ دەکەڕەت. ورێگیان ئەو خەریکی چیت؟ السلام عليكم. السلام ورحمة باشش الله كيفهم باشي قربان خانم جيان فرێگیان خەریکی جيان خريجي تشم دادك جيان ئەم تەشی هەر لە مێژۆ ئەتان ڕست یعنی ئەو کاتێککە ینی دەکەینەوانی و ئۆختی دەیشوین و شەی دەکەین و ئەیکەین بە گۆرەوی بە جاجم بە بەرماڵ بە هەموو شتێک بەکەڵکتی تەرحی جۆرا و جۆری هێوانە ینی ئەی تەرحەکانی چۆن ناوچۆن بۆ بەرماڵی ڕەش و سپیە بێ بۆ گۆرەوی میرزاج هەر ڕەش و سپیە بێ بۆ جاجمیش جێبەجێکەین و ئیتر ڕەنگیەکەین و ئەیکەینە ماشەر و ئالە هینەکەینەوانی و ئێستا کەسێک ماوەکە هەر خۆتان خەریکی ئەو کارە هەن لێرە بۆ نەوەکانتان بۆ کچەکەت کوڕەکەم بۆ خۆم خەریکم ئەیکەم بە گۆرەوی دەیفرۆشمەوە گۆرەوی میرزایی خەڵک زۆری لە پێکە ئەیبەی بۆ شار بۆ گۆرەویەکانیان خەڵکی ئاوایی لێتە سەنن بەڵێ خەڵقی ئاواز شوانەکەی ئەوەیکی شوانی بێ بۆ کێوەکەی لە پێکە دەیفرۆشمەوە بۆ هەموو گەرم و پێم وابێ خۆش و ڕێک و پێک و زۆریش جوانە زۆر گۆرەوی میرزاکەی زۆر جوانە زۆریش پێم وابێ زەحمەتی زۆرەوان هەیە تێرەڵا زەحمەتی زۆرە بەڵێ ئەی ئەوە مووی بزنەوانە نە ئەمە خوریە هینی مەڕە بەڵێ ئەمە خوری مەڕی سپی ئەو مەڕەکان کێشێ خوریەکان لێکەیتەوە ینی بە هاروانە کەینەوانێ دەشی شوێن هەر بەهاری ئەی بڕینەوەی تر مەڕکارڕوا بۆ بەندەنێ و حیوانەکە دەڕوا خوریەکەی بەجێمێنێ ئەی فرۆشی بۆ هەموو شتێک باشە خوری
پورێگیان سڵاوە لێبێ باشیش کرد باشی بابە لەلات زانمەوە خەریکی چیت باشیش کرد کانم چۆنیش کوت چاکێ زۆر سپاس من باشمە باشیەوە لەکوێوە هاتووی وەڵا ئێمە هاتوین بۆ ئەم دێهاتە جوانە ئێوە بزانین ئێوە خەریکی چین و بە ڕۆژە خەریکی چین وەڵڵای خەریکی کەشاوەرزیمان هەیە و دوو مانگام هەن بۆ خۆم بە ڕۆژ خەریکی مانگاکان و دەی دۆشم و دەی پاڵێوم و هەوێن یەکەم و ئەم جاربانیەکەی دەیژێنم و دەیکەم بە دۆ دەرخواردی ئەو خاو خێزانەیەتە کەوایە کابانێکی زۆر ڕێک و پێک و کارجوان وانە وەڵای تر بە قسەی خۆم ئەی ئەوە خەریکی چی وەڵام گەسکانە هاوینێ لە دەشتێدام چاندون کەشاوەرزیمانەیە پاییزە ژەڵیانەکەنین و ئەو تۆوان لێکەمەوە دامبەستین و کاریان پێەکەی بۆ تەمیزکاری و بەردرگا و حەوشە و پێماڵین و ژووریان پێماڵین و ئەی هەرهین خۆتانەیان لەگەڵ دراوسەکانە دانیشتون پێکەوە ئەی خۆمانە هەر هەرین خۆتانە ئەی چۆنا و چۆنە ئەمەی هێنیت بەو شانێوانە ئەم تۆیەچین بە عەرزەکەی چێنین ئەو توی ئەی سەفڕیان یا دووبارە ئەی چێن و ینی چێنمەوە ئاویە دەم و لێ دەم لە دێراوانە ئاوی زۆرەوێ گەسک ئەرە وەڵا ئاوی زۆرەوێت وەک تەماتە دانەوێت وەڵاهی منوە مەزانی هەر وەکەوەیە ئیتە ئاو شتێ پێنەی وەک تەماتە چۆن ئاوێوێ ئەم گەسکەش ئاوە ئاوێوێ پاییزێش کامڵە بێ ئەبێ هەڵی کەنی و ئاوا دووبارە تۆکەی لێوە کەم و تۆکەل گرمە بۆ ساڵێکیکە دەی باشە لەشە ساغ بەدەی ئەوەی لەکەی تو پێکەوەی بەسی وان جابەیەکەوە دام بەستم ئاوا دام بەستم ئاوا دام بەستم و کاریان پێکەین و ماڵوشتیان پێ ماڵین ئەینا ماڵیش ناماڵ درێژتا جاڕووە لەو بەرقیەکان ئارە وەڵڵە إجازة السلام عليكم باشیش جان بەخێرەی زۆر سپاس باش شاشی بە قوربان سلامەتنەوە بخۆتان وا دیارە لە کار بوونەتۆ کاوە ئێستا لە کارم بووینەوەوانێ و کارتەوا بۆی ترەوە وا خەریکی نانوچایی نیوەڕۆ بین و ناوچایە بۆ ساز دەکەین و کابرامان لە منداڵی دێنێتەوە لە ساوانێ بۆ ئێرە ئێرەش دەباتەوە بۆیە بۆ شوێ هەموو شویان بیەکە وا لەشتان ساغ بێ کەوایە شوەکەتان ئۆتوبوسی هێوانە مینوبوسی هێوانە ینی مناڵەکان ئێرە مەدرسەی تا ابتدای لێ ئەرە وەڵا هەر ئیبتیدایی لە تا کلاس 6 پیان دەڵێن لێرە تا کلاس 6 لێ پۆلی شەشم ئەی دوای ئەوە ئەرکەکەیەکەوێتە سەرشانی هاوسەرەکەی ئێوە کە مناڵە جوانە هەڵگرێبی با بۆ شوێوانە دەیبا بۆ شوێ و بۆ ساوانی هەمووشیان بیەکە ئەی خۆتان منداڵتانە ئەو نۆکەریی تۆمان هەیە نۆکەریی کەشمان ئێوەشمان هەیە لە شوێیە دەخوێنێ شەڵات تەمەەن درێژ من ئەی هەر لەگەڵ باوکیان هاتوو چۆکە بەڵێ ئەرەوەڵا ئێستا ئاوا ئێستا هاتۆتەوە لە گەڵ باوچی هەر لە ساوانێ ئەوان هەمووش پێەکەیەکی زۆر قورسیشی دێ ئێمەش هاتوینەتە بەرزاییەوە وانە بەرهێوانێکی زۆر خۆشە کە من لە پیلکانەکان هاتمە سەرێ ئەرێ زۆر خۆشە پێما بێ بۆ بەهار و بۆ هاوین و شتە زۆر خۆشە هەر لێرە دانیشن ئارەوەڵا هەر لێرە دانیشن بەرشداخەن و چایی و چای دێنین و چێژ لێرە لێنینەوەی ترە لێدا گازمەدانەوە ئیتر لێرە دانیشن هەتا درەنگانێک شەو هەتا ئەنێ هاوسەکان دێن دابنیشن پێکەوە نیشمان دێنەرەوەڵا دێن و ئێمە دەچین بۆ ئەو دەرگایوان و ئەرەوەڵا کە هەمیشە لە خۆشی یابن ئەی ئەو دارگوێزانە بەری هەیە گوێزی باشی داوام بەری چاکی هەیە بەریساکی هەیە ئەمسەڵ هەر خۆم پاکم تەکاندوش من و ئەمجا پاکم کردوون و بەخوا بە خۆم بای ملیۆنێکم لە فرۆشتم بۆ خۆم لە گیرفانی خۆم خستووە باشێ خوا لەشە ساغ بە ئەرێرێ ئەشە کابان وابێ خۆی کارەکانی خۆی بکاتی یواش وڵاکە خاتە گیرفانی کارەکەم کرد پوڵەکەش یەخەم گیرفانی خۆم باشێ خوا لەشە ساوێتە شوەکە پێناڵەوە پارەکە چی لێ کردووە و ئەوە داوتە بە چیوانە نەوەڵی زناڵێ داچی دەڵێ خۆت پێیان کرد بۆ خۆت بێ بە باشە ئیشەڵڵا کامیشە ژیانێکی ئاواتان بێت ئاوا بێکۆ سەمیمی بن و بێکۆ خۆش بن و
ئەی وتت کە چێش دروستەکەین لێرە دانیشین شەوانە تا سەعاتێکی زۆر و تا سەعات 12 و چوزانم وانیە تا تا دەروبەری ساعتی 11 وەختی بە تا 12 دانیشین خۆشە جەیکی خۆشە وڵا زۆر زۆر ئەوە نیاڵێم سەرمایکەینە هەل لێرە دەبی ئەرەوەڵە زۆر ئێستا دانانیشن نا زۆر بە کەمی ئێستا بە کەمی ئێستا مەگە کاریگەرمان هەمن بڵین باڵاتمان پیس نەبێ نابینە ژوورێ بیان هێنینە ئێرە شەر خۆشترا ئێرە من کێوەکانی لێەوە دیارە و چوزانم لە بەرزایە ئێرەم پێ خۆشترا باسی و چێشتم بۆ بکەزانم چێشتی لێنێ زمەتام فەرموو چێشتی لێنەی زۆرتر زۆرتر نیسکێنە و ترخێنە و بیبارێکی زۆری تێکیت پێەکەین و ئەرەوەڵە کەشێکی دەسوینەوانێ لێنین و دەیکەنە دۆکڵی و ئەی چێشتی زمسانی یان بڵین چێشتی بەهاران لە چیە زۆر تایبەتیانێ وەک بڵێن چێشتی دەستت تایبەت مەسەڵەن بڵێن دۆینەکەی زۆر تایبەتیان شەلەم و گۆشتەکەی زۆر تایبەت وەڵا لە چێشتی بەهاران هەوڵێن دۆکڵی وە دۆکڵی خۆشە بەهاران ئەمجا هێلکە و یاڕڵ ئەویش خۆشە بە پنگەوانێ پنگ و سەوزی بۆ دێنین کوتی تۆ و کەرەی تێەکەی تو وانە ئەرەوەڵە باشە ئەی دوو کلیومان هەیە ئەیچەند کەشکەکەی بۆ سوینەوانێ لێنین بە گەنمیەوە ئەیچیشیان جیای کوێستانێ دێنین وەکو لوشە خاستە و خوژە و ئاوالایتر لۆشە کوڵکردنە و ئەیهێنین و بە گەنمەوە هەر ئەوەش بە ئیشتێ لێبێ بە گەنمەوەی وایە ئیشتێ لێبێ بە برینجیەوانێ لێنین زۆریش خۆشە یعنی بۆ بەهاران زۆر لەگەڵ کەلانە ئادا بنیشی بخۆر نیش دەکەین ئارە وەڵامانەی نییە کولێران دەکەین لەواشان دەکەین دەست و چاو خۆش بێ خواپورێگیان زۆر زۆر زەحمەتی لە کەناڵی چۆ هاتوون وڵا ئێمە لە کوردستان و هاتووی بەخێنێ دەستخۆشی تا لەیەکەم بە قوربانە بم پورێگیان خوا حافیز بێ دەی دانیشە خوا حافیز بێ زاینم کابانە ماخەریکی چییە سڵاوە لێوێ باشیش کرد باشی زۆر سپاس بادانیشم ماندوو بووم باشیش باش دادا سلام زۆر سپاس ئەو خەریکی چی ما جاخانێکم گەنمیە بێژمەوە ئەو گەنمە هێ خۆتانە بەڵێ چۆنە چۆنە ینی زەویەکانتان گەنمی هەیەوانە بەڵێ ئەی جگە لە گەنم چیتری هەیە نۆک و نیسک و لێنەی بە چێشت بەڵێ چێشتی چی پێ لێنێ و نیسک و یەکەین و تێکەڵ ماشیەکەین و تر بۆ خۆی هەیکەین بە ساوەر و ئەیکەین بە قاوت و زۆر باشە ئەو گەنماکەن بە قاوتوانیا چۆنە چۆنەیکەن بە قاوت ڕاجارە پێشەوە دەیبژێرین و جوان تەمیزیەکەین و دەیبژێنین و جا بە دەساڕیەکەین و لەو دەسارە بەردەکان وەک بەرد بەڵە پێم وە بە دەستگا هاتووە چون لە بازە شوێنێک ئەبینم کە گەنمەکە بەن هەراوە پاکیەکەن زەحمەتی هەیە پاکردنەکەی بەڵام ئەیبەن ئەیەن لە دەستگا و ئەوان بۆیانەکە بە قاوت ئێوە هەروایە یانە هەر لە دەسارە دەستار قەدیم زایکەکە پێم وە بێ شان و قۆڵێکی زۆر باشی شێوێ و دەساڕوانی وڵا دەشی هەوێ وڵادی هەوێ چونەشێ زۆر دانیشی بە وردی و بەڕێک و وایە وڵا ئەی مناڵەکانتان قاوتە خۆن هەرە وڵادی خۆ خۆشە بۆ مەدرسە و بۆ خۆشە بۆ دستانان خۆشە ئەی قاوت و پێم وابێ شیرە یا قاوت و ئاوە ئەی خەنە سەری قاوت و کەرەیە شتێکی ئاوە کە بڕەکەرەی تێکەیت و شتی وا دروست کردووە بەڵە بەڵە چی پێڵێن ئەڵا جام هەر قاوت بە هەر جۆرە پێوە هەر قاوتی پێڵێن ڕۆن شتێکەڵەکەین هەر قاوتی پێڵێت زۆریش مفیدە هەنی زۆر باشە پێم وایە بۆ زمسانان زۆر بەرگریەکە لە سەرما بەڵە ئیسفادی زۆر لەکەین دێ باشە ئەی جگە لەوەی کە ئاوا خەریکی گەنم پاکردن و ماش و نیسک و ئەو شتانەی ئەیتر خەریکی چیت بە ڕۆژاوەک بڵێن مانگا ماڕ یان کاری تر وڵا جا کەشاوەرزیمان هەیە و بێستان شتتان نیە بەرەڵە هەمان تێبەرمان بێستانەکان جا تەماتی لێ و بانجانی لێ و بیبەری لێ و بامی لێ و کوولەکەی هەیە لێ و کەواتە ئێرە کولەکەشی لێیاوە بەڵێ باسی و کولەکەم بۆ بکە چون کولەکە زۆر خۆشە هەم کەیکی کولەکە زۆر خۆشە
وان یەکێکی کولەکە دروست کردووە ناوەڵا بخۆم هێلکەی تێکەیت و سێ چوار کەوچک ماسی تێکەیت و کەمێک لە کولەکەی تێکەی خەیتە ناو فڕنەکەەوە جا بە خۆی زۆر خۆش دەردێت وڵا ئەس قەزامان دروست نەکە فقط کولەکەیتە زۆر استفادەی زۆر لێکەنەی برچێنی خێنە ناو تەندورەوە ناو تەندور زۆر خۆشە جا جوان بە وردی و لەسەر خۆ ئەکڵێت و بیهێنی گوێزی پێوەکەی دوایەوە ڕۆنی پێوەکە بیخۆیوانە وڵا وایە وڵایەتی زۆر ماڵەکانتانێ خۆن چون پێوا بێ ئێستا زۆر کەس نەیخوا ئەنی ئەو کەسانەوە گەنجن جوانەکانمان زۆر بە شوێنە شتانە ناڕۆن بە شوێن فەسفود و چوزانم شتی سوورۆکراوی و ئەو شتاناوە نا ئەس قەزا لەخوا بە زیارمداڵەکەم زۆر جوان پەروەردەکردن فێ ئەم شتی کوردی هەموو استفادەکردن و دەخۆن و خاڵەگیان سلام عەلەیکم رحمة الله دادا جامع خير يا أخوة ساتسيو لەسەر ئیسنت ئاوا لە فەناتە داهانیشم با بڕێ بێکۆ قسە بکەین يا أخوة هذا خير ما خير يا أخوة بركاته هنا خير يا أخوة زۆر سپاس چیەکەوە بۆ بەتەنێ لێرە دانیشتووی والله يا هبتني أو الدان شنو جاري واكم كو بينواني الساعة كانوا بالسيران دان شنو أنزل ناودي كي شغل هون جاري وا أو خل ديال اللي دان شنو دان أول دورة ما شغل بيو أنزل مجلس كي خوش بيت جاري وا يواران مجلس يواران خوش خلقوا بيتو دەی باشە ناوت بە من بڵێ ناوی شەریفت بابزانم ناوە چیە حسين الرحماني خاڵە حسەنگیان پێم بڵێ ئەوتت کۆبین و قساکەین و لەم کۆبوونەوەتان کایە شتاکەین وەکو بڵێن شەوانە جەمەوە ببن گۆروابازی ناکەن هەن وێژەکانمان دەکەن نوێژی شەوانی دی لێک بڵاوە بین ئێواران لەم دەرکە مزگەوتی مەعموزەیە کۆی بینەوانێ ئەها ئەی جوانەکانتان چی جوانەکان دێن کۆ بینەوەن ئێواران ئەوانە لێرە دەمێنینەوە ساعە دەکەین و نوێژەکەین لە مزگەوت بە جەماعەت و ئەگە بوو مەلا لە ماڵێ بوو بە جەماعەت نوێژەکەین مەلیان لە ماڵ نەبوو ئەو نوێژە خۆمان دەکەین لە مزگەوت بڵاوە بینەوە ڕۆینەوە ئەوە وڵاتێکی ناودیەکەمان ئەوەنجا هەبووە کەمێکی خەڵکتیا ماوە ئەم پۆلە ماڵە هەروە بازێکی چۆڵە باشە ئەی پێم بڵێ شەوانە ئەچن بۆ مێهمانی یەکترین و چاودێری و ئەیوان دەچیا من ناچم بۆ میوانی بۆ ماڵان ناچم تا خەتم لێ نییە لە ماڵ خۆم لێ دانیشم و لێ بوو ساعتی خۆمی لی یەکەم ژێەکەم و دەی باشە خوا لێت قبولکە ئەی خێزانەکەت وەڵا ژن نەهێناوە مجەڕەتم بۆ وەڵای زڵمیان یەکەم ژن بۆ نەهاتووە دەی باشە ئەی ئیسا ناتەوە هاوسەرگیری بکەی زۆر مەمنون نەوەڵا دەی باشە ئەو جلوبەرگە جوانە چییە لەبەر تا زۆر ڕەسەن و جوان و ڕێک و پێ ئەوە بووە نوێژەکانم لەبەری یەکەم و ئەرە وەڵا ئینا بە هیوای هیچ کاری و تەماعی دنیان نەماوە هە نوێژەکانم ئەەکەم ئەرە وەڵا بۆ لیباسان لەگۆڕم لە بەریان دەکەم ئیشەڵا کە بە دڵی خۆش بیکەیتە برن ئیسا پێم خۆشە گۆرانیەکی خۆشمان پێشکەش بکەی شتێکی چکۆلە بیتێک جوزانم خزمەتدام باشەوە من Merci, ciao, non abbiamo sì, vieni bene, che già viene, vieni bene, che già viene, الله تعالى لي كيف الشيء مامەگیان سڵاو لەبێ أي سلام عليك السلام بخير بسلام باشی شکر باش بشكر سلامەتی سلامتم مامەگیان وایان وتووە کە جەنابەت ڕیش سپی ئەم دێهاتەی جا خۆت پێمان بناسێنە باو ناوت بزانم أمن زوو درێژ محەممەدیان پێدەکردن بە دەر محەممەدی خالیدی ئێستا حاجیە
پێم دەڵێن حاجی محەممەدی خالیدی ئەمن خەڵکی وشکە دەدێم لە قەدیمەوە لە شوێنانە بوون قەدیم لە شوێنانەوە هاتوون و وشکە دەرێ نزیکەی 7 ساڵ لە وشکە دەرێین لە وشکە دەرێن وشکە دەرێت دەیەکی بێ ئاو و دەرە وشکە بوو پیان دەگوت وشکە دەرێ ئەمما هێواش ئاوی بەندە لەمان هێنانە خوارێ و بە کۆمەجی دەوڵەتیش و ڕیسپیانیش دیەکە کۆمەجی کرد ئاوەکەمان هێناوە ئێستا ئەم ئاوە خوددا دیجینێکی داوەتێ لە شارەوە و لە دێهاتەوە و لە وڵاتەوە دێن دەڵێن ئەم ئاوە ئاوێکی ساغا ئاوێکی بۆ نەخۆشان باشە ئەدی ئەوە دێن ئەوە ڕۆژی جمعانە بەرناکەوێ دێن ئاوێ دەکەن و ئێمەش ئەم وڵاتەمان ئاوە لێ کردووە ئازادمان کردوون ئەو ئاوەشەوە لە ڕاهی خوددادا بە ئەوانیش ئیسفادەی لێ بکەن ئێمە مسڵمانین خوددا فەرموویەتی ئیتاعام بکەن و ئەمنیژە ڕزقوی دەدەمان ڕزقدا هەندە خوددایە تەربیەتدا هەندە هەر خوددایە ئەی خۆتان بە ڕۆژە خەریکی چین بخۆمان بە ڕۆژدا ئەوی زمینی هەیە خەریکی کەشاوەریە ئەوی زمینی نییە دامداریە ئەم دێ زیاتری دامداریە خەریکی دامدار دەزانی چی مەڕ لەوە ڕاندن خەریکی حیوانداری دەکەین و میلەتێکی باششین شەڕ و شۆر و هەرامان لە نێو نییە و ئەمما مەلاشمان هەیە ئەوە لە شارەوە جمعانە ڕۆژی وایە 100 نەفەر دێنەکانە جمعی دەکەین ئاهادە زۆر چاکەوتت نوێژی جمعەوشتە باسی ئەم مزگەوتم بۆ بکە بزانم ناوی چییە چۆناو چۆن جەمەوە بن لە ڕەمەزانە چۆنا بوو لە ڕەمەزاندا زۆر چاکە و لە جمعانەشدا زۆر چاکە لە مزگەوتی شەهار 200 نەفرێک لێرەکانێ جمعە دەکا و ئەمما لە ڕۆژی جمعە بە دواوە دیەکە چنگە دامدار و وڵاتن دەڕۆنەوە بۆچی و ئەم بەرەوبەرێ فقط جمعانە و ڕەمەزانان مزگەوتێکی بژڵمە ئەم مزگەوتە ئەو نێوەی هەیە ئەو نیوەی نییە فقط مزگەوتی وشکە دەرێ منشورە ئەی جوانەکانتان چی جوانەکانتان دێن کانمان وەڵاخۆ دێشان دێن و جمعانە ئەوی لە ماڵ بێت دێ حازی جمعە و جەماعەتە و خەریکی شەلاتیش نین باشن جوانەکانیشمان باشن جوانەکانمان ئەمما حەقیقەت نەختێک ئێستا بەرنامەی دینان تێکداوە حاڵی بووی دەشزانی وەک من فەقەت تۆ ناوێری وەک من بڵێ جوانەکان نەختێک سەواددار کێشیان داوە ئەتۆڕشت هەیە کوڕە لێم نەدەیها دەستم لە خوێنێ هەڵگرتووە ئەمما ئێستا شعر ئەگە دەڵێن شارتان بۆ دەڵ ئەرەوەڵا شعرێ نوکتەیە قسەیەکی خۆشە گەشتێکمان پێشی خۆش ئێمە مسلمانین دەبێت قسەی مسلمان نامنان پێ خۆش بێ هەوڵ ئیبتیدا باسم الله پس حەمد و سەنا الحەمد لله ئەمجار سەلاوەت بێ لەسەر مستەفا هەم ئال و ئەسحاب ئەڕبابی سەفا ژوبێرن بەعام چی مسلمانین ئەگەر بەڕاستی سەحەب ئیمانین هەچی واجب بێ دەبێ بیزانین کە شەیتان بێڵێ زۆر ئاسانن ئەوەڵ ناسینی ذاتی خوددایە ئەوەن لە تاقەت ئەقلی تۆدایە ئێمەی خۆل خاندووە تابی ناسین ئیتەعای پێ بکەین لێشی بترسین پێنجڕکنەی ئیسلام بابزانین چییە باوەڕی پێ بکەین ئەمری ڕەبیە هەوڵ کەلیمەی شەهدەت و ئیمان دوین پێت فەرزن بە شەرت و ئەرکان سەیهەم سی ڕۆژوەی مانگی ڕەمەزان مەحموود لە مەپتیری ئەم لە بوختان چوارەم زەکاتە لەگەڵ سەرفەترا پێنجەمین حەجا ئەو لەگەڵ عەمرا پێنجەمین حەجا ئەو لەگەڵ عەمرا ئەو پێنج ڕوکنانە بە فەرزیان بزانین قەت تەرکیان نەکەین گەر مسڵمانین هەچ کەس تەرێک یەک لەو پێنجانە بێشق ڕوکنەکی دینی نوقسانە لە قەبر و قیامەت ماڵی وێرانە شەیتان خۆش دەبێت بەو نامەردانە ئەمجار بە مەعنای شەهادەت جێکەین مەعنای بزانین باوەڕی پێ بکەین أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله من بزمان إقرار دكم تصديقي دكم خدا هيك خدا يغنية لا يقي پرستش به إلا ذاتي الله نبي شاهدي أدم بزمان إقرار دكم بدل تصديقي دكم پیغمبر روان كلابي خدايا نادي بوسد إنس وجن وملائكة نادي بوجه رحمة تعليم أبكاب وري هداية ملاهی یەکسەر چی خدا فەرمووی ئەو بیدا خەبەر بێشک ئینسانە ئەو مەلەگنیە فەرمەندبەرداری ئەمری ڕەبیە ئەم چار ببینە سەر بەخسی سیپاتی خدا حوتیا قەدیمن لەوینی جودا
صاحب إرادة زندة ودانا شناوة بصير قوية وتوانا حي وزندوها هرجي نامري عالم بحشا هاتي بكري سميع وبصير دبي ودبينه لدور ونزيق لجور زمينه قادر ومريد دزور ولكم تبي كادك لخلق وعدم صاحب كلام انك بحرف ودنك يك ذاتي لطيف بجسم بيرنك سبحان من لا يشغل شاغل ولا تغلل منه المساهل خالق خير خالق الشر خالق نفع خالق ضر بشريك هم بوزيرة بمثل الشفه أو بنزيرة أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمد رسول الله. دەسوی چاو خۆش بە مامەگیان وا دیارە حافزە زۆر باشکارەکە ئیشەڵا کە هەمیشە ئاواتن دروست بیت و سلامت بیت زۆر پێم خۆش بوو لەگەڵ تا قسەم کرد پێم خۆش بوو زیاتریش تا عەدەستکەم ئەمما دەڕم نەکسەر و بێشێ ناز زیاتریش هەنگە بزانم. زۆر سپاس دەست و چاو خۆش بێ بە کاتن نەگرم من لە خزمەت مەرەخەسم. هاوڕانی خۆشەویست هاتوین بۆ لای بنەماڵەیەکی زۆر جوان و خوێنشیرین لە وشکەدەرە جابا بیان ناسین بزانکێن چیەکەن لێرە سڵاوتان بەخێربی سەرچاو باشیشکور خۆشبی زۆرمانم بەخێربی زۆر سپاس سڵاوتان لێبێ هەم سەرچاوم بەخێربێنیخوا زەحمەتان کێشاوە بەخێربێن زۆر سپاس جا خۆتان بناسێن بزانم ناوتان چی و چیەکەن لێرە وەڵام من ناوم گوڵاڵەیە هاتووم بۆ ئێرەکانە کەمێک تەماتۆشتما هەیە و سەردانیان کە ئایان بین و بیان دێرین و بیان بینەوە بۆ ماڵەوە ئەی ئێوە وەڵای من شەروا بە تاقەت هاتوون لەگەڵیان و ناوی شەریفتان ناو مریەمە جا ئەوانم پێ بناسێنە بزانم ئەوانە کێن وەڵا ئەوان خوشکی بووکەکەمە و ئەوەش بووکەکەمە و ئەوەش کوڕەزاکەمە ئەوەش کچەکەمە تێ باشە نێوانت لەگەڵ بووکەکە تا چۆنە وەڵا شکر زۆر چاکی باشن پێکەوە وەڵا شەڕۆشتە ناکەن خوانەوەڵا سەقمان نابێ دەی باشە ئیشەڵاکە هەمیشە خۆش بن پێکەوە ئەو بێستانەتان هین کام ماڵە وەڵای ماڵی خوشکیەوە بووکەمە دێ باشە بابینەوە بۆ ئەم لاوە ئەو بێستانە خۆشەوە چوم تەماتەیەکیشم لێ کردەوە و زۆر شتی جوان و خۆش و بەتام و بە لەزەتی لێبوو هینەوەیە گیان بە بەڵێ ئێمە چەند ساڵە بێستانێکی ئاوا خنجیلانە و جوانتان هەیە تقریبەنەوە 3 ساڵ 4 ساڵە خەریکی دێ هەچی ساڵە خۆتان دێن ئاویاریەکەن و مان بەهارە دێین هەتاوەکوونێ مەسەلەن نزیک مەدرسەی ئەلێرەکانە ئابین هەموو شەوەکەین بێستان داچینین تەماتە و کەمەوێنجە و ئاوتر بیبەر و باینجان ئەوانە ئەی مەڕووماڵات توشتتان نییە تەماتە و بیبەروشتە هەر بۆ خۆتانە یا ئەتوانن بیشی فرۆشن پارەی لێ دەربێنن کەمێک مەسەن زیاد بێشی فرۆشینەوەین بە خزم و قەوم و بە دراوسێ و ئەوانە ئیسفایلەکەین ئەها دێ باشە قسەیەکی خۆش نوکتەیەک شتێکی وات نییە پێشکەشمانی نەوەڵای شتێک هیچێکی بە بیر نایە نەوەڵا دەی باشە ئیشەڵا کە هەمیشە ئاوا پێکەوە خۆش بن زۆر زۆر بەناسینتان خۆشحاڵ بووم ئیشەڵا کە هەراوە بەردەوام بن من لەسەر ئیجازەتان خواحافیزیتان لێ یەکەم خواتان لەگەڵ بینەرانی خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان لە گوندی جوانی وشکەدەرە کۆتایی پێهات گوندێکی زۆر زۆر جوانە خەڵکەکەی زۆر جوان و خوێنگەر من هیوادارم هەرکەم و کاسیەکی هەیە بە دڵی نەگرن تا گوندێکی تر و پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ خواحافیز